کاگعاعرف ڕووداوێکی گرنگکە لە نەمسا ڕوویدا هەوڵی تیرۆرکردن یا کوشتنی کاک مەسعود تۆ بۆ خۆت وەکو شایەت حاڵێک چی لەسەرەوە هاڵی لەوێ محاولەیەکی چاک گەورە کرا کە بۆ اختیارکردنی تیرۆرکردنی کاک مەسعود بارزانی برای سەدام شخصی بۆ خۆی ئیشرافی سەر عملەکەی کردبوو هاتوو لە هەنگاریان دانیشتبوو هەنگارە ئاخر حدودی لەگەڵ حدودی نەمسایە هاتوو لە هەنگاریا دانیشتبوو لەوێ ئیشرافی کردە سەری و کە فەشەلیش هێنا لە وەختی کە بەحسم کرد کە گەڕانەوە ئێمە دیتوانن لە یۆنان لە دوای ڕاپەڕین کاک مەسعود گوتی بارزانم دیوە لە کتێبەکەشیان نووسێتی بارزانم دیوە لە بەغدا کوتێتی وەڵام من تۆم دی لە مەتاری یۆنان ئەسینا بەڵام قسەم نەکردو گوتومە ڕەبی حەز نەکا قسەی لەگەڵا بکەم بەڵام ئەو فەشەلی هێنا محاولەیەکی زۆر جدیان کرد چۆن کردیان ینی چیان کرد پلانیان چی بوو پلانەکەیان چۆن بوو بۆ خۆت لەوێ بووی وانە من بۆ خۆم لەوێ بووم منە بەیەکەوە بووین بەڵام وەکو گوتم ئاخر وابزانم منم بەحسم کرد لەوێ بووم قەرار وا بوو بەیانی ئێمە بڕۆین لە خزمەت کاک مەسعودا من و برادەر لەشکەشمان هاتبوو دڵشاد میرانی ناوە ئەو مەسئولی نوێنەری پارتی بوو لە قوبرۆس قەولوا بوو هاتبوو وەلامان پەسەپۆرتی هێنابوو کە بۆ من و بۆ کاک مەسعود کە بە پەسەپۆرتی بڕۆین بین پاسپۆرتی یۆنانی بوو نا پاسپۆرتی ئەردەنی بوو فەڵەستینەکان بۆیان دروست کردبووین کە بینە قوبرس و لە قوبرسەوە داخلی تورکیا بین و بینە کوردستان دڵشادە و پەسپۆرتانەی هێنا بوو لە دوایان لە کاتی گەڕانەوە بۆەوەی کە بەیەکەوە بڕۆینەوە هەرسێکمان قەولوا بوو سبەینێ بڕۆین بۆ قوبرس بەڵام دەوری ئێوارەیەوا مەغریب وشتیوا بوو بە منی گوتیان تۆ بۆ ناچی و خۆت حازرکەی خۆت و بەیانی سەفەرەکەی بەیانی زوو تیارەکەتان دەرەچێت بالفعل سەعات هەشت وشتیوا قەولوا بوو تیارەمان دەرچێت بچە خۆت حازرکە ئەمن هاتمەوە بۆ ماڵەوە خۆم حازرکەم و ئەمانە و جان تاشتیوا بپێسمەوە لەوێ بووم من ئاگام لە هیچ نەبوو تارق عقراوی تەلەفۆنی بۆ کردم تارقی هێنا تەلەفۆنی بۆ کردم گوتی تۆ لە کوێی گوتم وەڵاوا لەمانم خەریش خۆ حازر کرد گوتی حازرکردنی چی سەفەرەوە محاولەی کوشتنی کاک مەسعود کراوە و لە ماڵی کاک حەمەی ڕەزا ئیشەکە کرا یا لەکوێ نا ئیشەکە نا لە ماڵی مامۆستا دکتۆر پیرۆت لە ماڵی دکتۆر پیرۆت ئیشەکە کرا ئێمە تەبیعی بەحسم کرد زۆر محاولەی کرد مامۆستا دکتۆر پیرۆت کە جەنابی کاک مەسعود فارزباوە بدینێ بەس ئێمە بەڕاستی مەعارض بووین لەسەری کە چونکە فارزباوە بە وەفد هاتبوو بۆ ڤیەنا بە کوردەکان ماڵ بە ماڵ بەسەرمانەوە گەڕا ئەیگوت بگەڕێنەوە وەرنەوە بۆ عێراق ئەویست کورد بژێڕێتەوە ئێمە شکمان لێ بوو کە کابرا بۆ حکومەتی شەکە لەبەرەوە حەزمان ناکرد بیدینێ و کاک مەسعود التزامی کرد گوتی مادام پێتان خۆش نییە ناگەینم ئیتر الحاحی دکتۆر پیرۆت و دیتن و بیتینەوە بیدینە آخر ڕۆژ کە ویستی بەیانی مەسەلا گوتم وەڵێ بەیانی بڕۆین ئەو وەختە آخر هێن فرسەت کاک مەسعود دابووە گوتمی دە باشە بانجیکە بۆ ماڵی خۆتان وا من دێم بۆیە ئیتر چوو بۆ ماڵی مامۆستا پیرۆت لەوێش فارسی لەوێ دیتبوو کە فارسی دیتبوو دوای قسەکردن وشتیوا لەگەڵ فارسا محەممەد لەوێ بوو ئازاد بەرواری لەوێ بوو پیرۆتیش لێ بوو ئەم سیانێ لەگەڵا بوون کە تەواو بن لە قسەکردنەوەمانە کاک مەسعود دەوێ بڕوە فارسوان بەجێ بێڵێ لە ماڵی پیرۆت فارس باوە تون دەستی کاک مەسعود دەگەڵێ ڕێ نابێ بڕۆیت بۆ نەڕۆم ئەڵێ نابێ بڕۆیە بێت تۆ دیارە زەمیری تو بزانەدا خواگای لە شتێک بۆ شتێک چووە کاک مەسعود دەڵێ من وام کردینێک بوو مەزهەرێک بوو لەوەیە کاوی تێکردن ئەوە نییە مەزەرگوڵی تێکرد ویستم پیادەم کە بڵم وازم لە بێنە بۆ خۆمە ڕۆم وتی نەیهێشت ڕزای لێ کردم کە کوڕەکان با لە پێشا دابەزنە خوارەوە وەڵام وتی کوڕەکان هەمویان ڕۆشتنە خوارێ محەممەد و ئازاد و پیرۆت و ئەمانە ئیتر کە ڕۆشت بوون خوارێ لەوێ پیرۆت و ئازاد بە یەکەوە چوون ئازاد شکر و هینی زۆر لە کاک مەسعودەوە نزیکە
وەڵا کابراش هاتبوو بەرامبەری سوک نزیکی دەمازێ سەر دەستی لێ شەشا بوو خوا ڕەحمی پێکردبوو نەتەقیبەوە کە نەتەقیبەوە ڕایان کردبوو ئەو ئازاد و پیرۆ دگەڕانەوە ڕایان کردبوو بە ژوورێ ئیتر ئەو دەماچێ پێوە نابوون بە هەردووچانی بریندار کردبوو هەردووچان بەرکەوت بوون محەممەدیش دەماچەیەکی سەوتی پێبوو بە دەماچە سەوتەکە کەوتووە تەقەکردن لیان ئەوان ژیان زانانی بۆ دەماچەی ڕاستە و سەوتەوە ئەمانە ئیتر ئەوانە بزر بوون لیاندا بڕۆشت بوو ئەمانش چ بوونەوە سەرۆ لای کاک مەسعود کە سیرەکەن وەز کاک مەسعود سیرەکەوە ئەمانە بریندارن و ئەمانە وایە مسەوەسون ئەمانە پۆلیسیش تەبیعی لەوێ زوو بە شتەوە دێ پۆلیس هاتبوو ئیتر لە پێشان نیانزانی بوو کاک مەسعود چێیە نیانزانی بوو گرتبوویانن بردبوویانن بۆ تەحقیق و تەحقیقکاری ئەمانە وەڵا لە ئاخریا بوو تەرجیمەکەیان شێرزاد نەجار بوو دکتۆر شێرزاد ئەڵێ با فایدەی نییە با پێیان بڕێن کە جەنابەت چی و چێنیەوەمانە پێیان بڕێ ئیتر گوتبێ من ئەمە جەنابی مەسعود بارزانیەوە کوڕی مەلا مستەفای وایە ڕاستەن پۆلیسەکان حەزەریان کردبوو یان کردبوو اینجا مەجرای تەحقیق و شت لەگەڵ وانە گۆڕابوو بە دوای ئەوەکانی کە کەوتبوون و خەریکی وانە بوون بەس هیچیان نەکرد بەڕاستی کە زانیشیان کە عێراقە و زانیشیانە کە عێراقەوە هیچیان نەکرد اینجا بۆ بەیانی ئەمە کەوا دامین وگوتمان بڕۆین بەیانی سەفەرەکەتان نەکرد بەیانی قەورا بوو بڕۆین بەیانی زوو هاتی نەمەدی جا پۆلیس هێنانی پۆلیس بە حیمای دووسێ سیارەمان بە دوا کەوتوو لەگەڵمانەوە هاتین بێنمە هاتینە مەتار بڕۆین بۆ یۆنان تیارە هەڵنەستا بەفر بوو تیارە هەڵنەستا تا درەنجێکمانەوە هەر هەڵنەستا دوایی گوتمان با بە تاجیلەکەین بۆ چەند ڕۆژشکە تاجیلمان کرد ئێواتان ویست بێنەوە بۆ کوردستان یا بۆ سووریا چوون ئێمە هەدەفی ئەساسیمان چوونەوە بۆ کوردستان بوو بەس کە دڵشاد میران هات و پەسپۆرتەکانی لە فەڵەستینیەکانی وەرگرت و هێنابووی بۆمان وتی یاسر عەرەفا دەڵێ داوا لە کاک مەسعود دەکەم جارێ نەڕاتەوە بۆوێ بۆ کوردستان هین بۆ کوردستان وینەما بچێتە شوێنێک لە قوبروس لەوێ دانیشێت چاوەڕێ بکات تا خومێنی لە پاریسەوە ئەگەڕێتەوە بۆ ئێران کە خومێنی گەڕایەوە بۆ ئێران ئەوسا کاک مەسعود دەتوانێت بۆ خۆی بچێتەوە بۆ ئێران و لەوێ داعمی سەورەی ئێرانی بکرێ و پشتی بگیرێ و داعمێکە کە کاک مەسعود بگەڕێتەوە حتمما داعمێک و پشتگیریەکە جاواتان کرد ئەمە عینی وامان کرد زانیشتین تقریبا 2 مانگ زیاتر لەوێ دانیشتین لە قوبرس 2 مانگ لەوێ لە خانومان هەبوو لە سوقەیە بووین لەوێ دانیشتین وەمانە دوایی ئەو گەڵتیارەی کە ئەوروپی گەشت ڕۆیشت بۆ ئێران ئێمە لەوەیە بووین اینجا لەوێ حادیسەی بارزان و ئەومە هاتە پێشەوە لە مەتاری ئەسینا بەڵێ